کارتان باش بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆری کتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە چارەنووسی بێسەروشوێنەکانی شەڕی عێراق ئێران دەکەین هەروەها بەرپرسیارەتی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بەرامبەر بە چارەنووسی ئەو کەسانە لە ئێستادا دیارە کە سوکاری ئەو کەسانە داواکارن کە چارەنووسیان بخرێتە ڕوو بە مەبەستی پڕکردنەوەی فۆرمێکی تایبەت بەڕێزان بە زانیاری لەبارەی بێسەروشوێنەکانی شەڕی عێراق ئێران ژمارەیەکی بەرچاو لە کەسوکاری ئەو بێسەروشوێنانە لە چەندین شوێنی جیاوازی هەرێمی کوردستانەوە سەردانی نووسینگەی سلێمانییان کرد کە نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراق دیارە و بڕیاری شەپڕکردنەوەی فۆرم تا کۆتایی ئەم مانگە بەردەوام بێت لەو بارەیەوە ئەندامێکی پەرلەمانی عێراقیش ئاماژە بۆ دەکات کە وەکو ژمارەیەک لە ئەندامە کوردەکانی پەرلەمانی عێراق ماوەی ساڵێکە کار لەسەر ئەو مەسلەیە دەکەن و لە گەڕانەوەیان بۆ بەغدا بەپێی بەرنامەیە کار بۆ بەدواداچوونی کێشەی ئەو بێسەروشوێنانە دەکەن. دیارە دوای ئەوەی هەفتەی پێشوو ژمارەیەک لە کەسوکاری بێسەروشوێنانی شەڕی عێراق ئێران سەردانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراقیان کرد بۆ بەدواداچوون بۆ بێسەروشوێنەکانی شەڕی هەساڵەی عێراق ئێران بۆ ئەو مەبەستەش نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراق فۆرمێکی تایبەتی بۆ کۆکردنەوەی زانیاری لەبارەی ئەو بێسەروشوێنانە ئامادە کردووە ماوەی هەفتەیەک دیاری کراوە بۆ پڕکردنەوەی فۆرمەکان. دیارە تا ئێستا نزیکەی 400 کەس سەردانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراقیان کردووە و فۆرمیان پڕ کردوێتەوە. دیارە هەر لە کێشەی بێسەروشوێنەکانی نێوان عێراق ئێران تا ئێستا لە چەند کۆبنەوەیەکی لایەنەکانی عێراقی لەگەڵ بەرپرسانی ئێران باسی چارەنووسی ئەو بێسەروشوێنانە کراوە و ساڵی ڕابردووش لە کۆنگرەی پشتگیری لە گەلی فەلەستین سەرۆکی پەرلەمانی عێراق لە وتارێکدا سەبارەت بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی عێراق و ئێران ڕایگەیاند بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانمان پێویستە چەند کێشەیەک یەکلایی بکەنەوە لە گرنگترینیان کێشەی بێسەروشوێنەکانی شەڕی عێراق ئێرانە. بەڵام بەرپرسانی ئێرانی هیچ وڵامێکیان نەبووە تا ئێستا وەک ئاماژەمان پێدا بەڕێزان ئێستادا ئەو فۆرمە دیاری کراوە بۆ کەسوکاری ئەو بێسەروشوێنانە بۆ ئەوەی زانیاری تایبەت لەبارەی بێسەروشوێنەکانیان تۆمارکەن و ئێوە دەتوان باس لەوکەن کە چی بکرێت بۆ ئەو کەسانی کە بێسەروشوێنەوە چی بکرێت بە تایبەتی بۆ کەسوکارەکانیان کە چەندین ساڵە چاڕوانی چارەنووسی کەسوکارەکانیان دەکەن. بەڕێزان بێگومان زانیاری زیاتریش ئێوە دەتوانن لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک وانوشانی facebook.com/nayatv ڕاوتی بین سەرنجەکانی خۆتان بنێرن لەسەر تەوری بەرنامەکە. بەڵێ یەکەم پەیوەندیمان باخەوان لە سلێمانی سڵاوی بفەرموو. بەڵێ جان کاکچانە و کاتە باش. زۆر سپاس کاک باخەوان. بژێ سپاس بە قوربان. وەڵای عەفو لەسەر بابەتە دیارە من پێم خۆشماندە قسە بکەم بەڕاستی. دیارە وڵاتی عێراق بەپێ وڵاتێک کە گەندڵترین وڵاتە من پێم وایە لە هەموو جیهانە بەڕاستی. یعنی تۆ لە وڵاتێکی گەندڵا پڕ لە گەندڵاکە کە کەس باوەڕی بە هیچ شتێک نەماوە لە وڵاتێ تۆ من پێم وایە زۆرترین بێسەروشوێن هەیە تا ئێستا کە چارەنووسیان دیار نییە هەم خێزانەکانیان با بڵێن لە ڕووی مادیەوە دەعم نەکراون بە لە ڕووی ڕوحیەوە نەتواندراوە بەڕاستی یارمەتیان بدرێ. من پێم وایە بەشێکی زۆری لە هەرێمی کوردستانە کە خەڵکی کورد بوونە بەڕاستی لە بێسەروشوێن بوون بەسەر دیسان حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێەوە بەڕاستی لێرەش نەیتوانێەوە یارمەتی ئەوانە بە. من پێم وایە ئەگەر هەر هەنگاوێک لەو بارە بندرێ کارێکی باشە لە ڕاستیە. بەس دیسان من پێم خۆش بە شتێکی تریش بڵێم کاکە تۆ لە وڵاتی ئێمە دوو حزب حکومڕانی هەرێمی کوردستانەکەن شەڕێکی ناوخۆیان ئەنجام داوە زۆرترین پێم وایە کەسێکی زۆریش لە شەڕی ناوخۆ بێسەروشوێن بوو تا ئێستا ئەو حکوومەتی خۆمان کە لێرە با بڵێن حکومڕانی کوردستانەکە نەتواندراوە چارەنووسی شەڕی ناوخۆ دیاری بکرێتەوە چەند کە لە ساڵی 1970 شەڕێک بەرپا بوو لەگەڵ عێراق و ئێرانە چەند من پێم وایە هیچ شتێکی ڕوون نابینم لە ڕاستی. یعنی تۆ هەر هەنگاوێک بستە پێش من هەر هەنگاوێک لەو بارەیە من پێم وایە سەرقاڵکردنی خەڵکە لە ڕاستیە ئەگەر کرا بە ئەکرا یارمەتی ئەوانە بدرێت بە هەر شێوەیەک بەڕاستی هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی ڕوحیەوە هەم لە ڕووی مناڵەکانیان لە ڕاستیە من پێم وایە بەشێک مناڵەکانیان گەورە بوون تا ئێستا باوکی خۆیان نەبینیوە و ڕەنگە کاریگەری خراپی لەسەر ئەو مناڵانە دروست ببێ بەڕاستی. سپاس بۆ کاک باخەوان لە سلێمانی. کاک غەفار لە ئاکرێ فەرموو کاک غەفار. بەڵێ سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام کاک غەفار فەرموو. باشی قوربان ئەحواڵت. ئەلۆ ئەلۆ بەڵێ گوێمان لێتە کاک غەفار فەرموو. قوربان پێشەکی دەستخۆشی لەو بەرنامە دەکەم. زۆر سپاس دەکەم.
داواکارم لە پەرلەمانتارانی هەرێمی کوردستان بە دوواداچۆنێک بکەن لە پەرلەمانی عێراق لەسەر ئەو بزرگانەی 8 ساڵەی شەڕی عێراق و ئیران لەبەر ئەوەی زۆر عالەمەدا ئێستا چاوەڕوانی ئەوانەیە کە بگەڕێنەوە ناو ماڵ و خێزانی خۆیان هەر نەبی هێزک و بروسیان ببینەوە هەر نەبی جەنازەیان بۆ بگەڕێتەوە هەزارها کەس هەیە لێرە ئێستا چاوەڕوانی ئەو لە ناوچوانی 8 ساڵەی شەڕی عێراق و ئیرانە ئێستا هەیە باب و دایک و هەمی بەو یانی بەو کەسەر و ئەوەی چۆینە بن عەردی داواکاری لە پەرلەمانتارانی کوردستان ئەوانەی لە پەرلەمانی عێراقن بە دوواداچۆنێک بکەن لەسەر ئەو مەسەلەی باچی خوا ئەوانە جارەشی هێشت هەگەر هەر نەمادی هێزک و فروشیان بۆ ناو ماڵ و خێزانەکان بگەڕێنەوە. زۆر سپاس بۆ کاغەفار بڵێ کاکاوە لە هەولێر فەرموو کاکاوە. باش کاکشان زۆر سپاس کاکاوە. باشی لا گەورم زۆر سپاس دەکەم. دەستخۆش بەرنامەکە و لێگەم سەرەتا. سپاس دەکەم. کاکشان جان وڵای ئەمە سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ بکەم بەس دەبوایە بەرنامەکە لەسەر بێسەرشوێنەکانی شەڕینەوە خوبە نەک بێسەرشوێنەکانی شەڕی عێراق. بەڵێ دیارە ئێمە لەبەر گەرمی ئەم بابەتە لە ئێستادا کاکاوە لەبەرەوەی هەفتەیەکمەوە بۆ ئەوەی فۆرمەکان پڕ بکرێنەوە ئەم بابەتە لە ئێستادا کاری بۆ کراوە بۆ ئێمە دیاریمان کردوەکو تەوەری وڵای نازانمە دەستان ڕاستەکە ئەوانی شەڕی عێراق و ئێران ماون یان نماون لەسەرەوە تا ئێستا کاکاوە بێسەرشوێنانی شەڕی عێراق و ئێرانەوان ستارنووسیان دیار بکرێتوە لە هەمان کاتیدا کاکاوە بەڵێ دیارە ئامارەکان باس لەوە دەکەن کە زۆرن دەستخۆشی بیاگەمەگەر بەرنامەش لەسەرەوە دابەزینەوە بەڵام دەبایە سەرۆکی هەرێمی کوردستان خەملەوانەی نەخوات جارەگەوانی شەڕی عێراق و ئێران باس لەوان بگات دەبایە خەملەوانەی بخوات کە چەندین ساڵە 73 کادیری 4 کادیری پارتی 8 کادیری کۆمەڵی ئیسلامی بێسەرشوێن کراون لەو هەرێمەدا کەسی لە بەرامبەر داوای دەوڵەتی کوردی ئەکەن بەس ئاوڕۆیەک بەس ئاوڕۆیەک داوای دەوڵەتی کوردی کرد و خەڵکی خۆت مڵەتی خۆت بەدەستی خۆت بکوژی و لە ناوی بێت و داوای دەوڵەتی کوردیش کە چێتر لەو ناحەقی ئەکا لە هەرێمی کوردستانە کاکە شوانجان دەیەوێت بەسەربەستی زارش کە بژیت لە هەرێمەکە کە بزانی هەر خۆت بزیلێنەوە دەتکوژن سەر هەربینی دەتکوژن کەسیەوە هەمومان بەچای خوابین لە 96ەوە لە سوێتی ئابەوە تا ئێستاش لەگەدابی کۆمەڵێک کادیر و کۆمەڵێک پێشمەرگا لە هەردوو لایان بێسەرشوێن کراون کەس نازانی چارەنووسیان لە شەیە کەسی کە سوکاریان بەدەستیانەوە نائەڵێنی کەسی باوکو دایکیان زۆربیان کۆچیان کردووە کەسی خوشک و براویان لە چاوەڕوانی کۆچیان کردووە بەڵام سەرۆکی هەرێمی کوردستان چاوەڕی چی ئەکات هەتا کەی چارەنووسی ئەوانە دیار ناکات کەسی هەندێک بە فەرمانی ئەو خۆیان تەسویر کردبووە کە بانگهێشتی کردبوون هەتا ئێستاش لەگەداری بێسەرشوێنی کردن من ئەمەوێ داواکەم لە پەرلەمانی کوردستان لە سەرۆکایەتی پەرلەمان لە هەموو جەماوەری کوردستان خەت زاریشتر دامبەختەکانی ئەوە دانەنێن و چارەنووسی ئەو بێسەرشوێنانە دیار بکرێت بە زووترین کات ئەگەنا ئێمە وەک کە سوکاری بێسەرشوێنەکان کاکە شوانجان قەت هەرگیز لەوە خۆش نابین و خەت شوازەوە نایێنین ئەگەر بە زووترین کات چارەسەریان دیار نەکرێت باوەکەی ئێمە ڕێگایتون ئەگرینە بەر ئەو کێشەیەش ئەبەینە دەرەوە لە زیاد ئەوانەی شەڕی عێراق و ئێران ئەو کێشەی بێسەرشوێنەکانی شەڕ ناخۆ ئەبەینە دەرێت. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ کاکسەتی بە چەند شەماڵ فەرموو کاکسەتی. زۆر سپاس کاکسەتی زۆر سپاس دەکەم. تەوەری ئەمڕۆمان لەسەر بێسەرشوێنەکانی شەڕی عێراق ئێرانەوە بزانم. بەڵێ کاکسەتی. کاکە شوانەوە بە پلەیەکەوە واجب و ئەرکی سەرشانی حکوومەتی مەرکەزی عێراقا بەڵام حکوومەتی هەرێمیش وەکو ئەخلاقیەن وەکو هەڵسوکەوتێک وەکو کارکردنێک لە پێناو چارەنووسی ئەو برایانە کە بێسەرشوێن لە شەڕی عێراق ئێرانە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە ئەبێ کار بۆ ئەو ئیشە بکرێ بەڵام بە پلەی یەک حکوومەتی مەرکەزی بەرپرسە حکوومەتی مەرکەزی لەگەڵ ڕێکخراوی خاچی سور و ڕێکخراوە نێودەوڵەتەکان و ئومەل متحیدە حکوومەتی عێراق ئێران ئەوە بێ لژنەیەکی دووقۆڵی تەشکیلکەن بۆ تاقیق و لێکۆڵینەوە لەو بێسەرشوێنانەی کە لە لەوان شەڕی جەنگی عێراق ئێران لە ناوچون تا ئێستا بێسەرشوێنن منیش هیوادارم حکوومەتی هەرێم هاوکار بێ لەگەڵ حکوومەتی مەرکەزی و لەگەڵ ڕێکخراوی خاچی سور و ڕێکخراوە نێودەوڵەتەکان بۆ تاقیق کردن لەمانیان یا لەمانیان بەڕاستی ئەخلاقیە نەوەشتی جوانە ئێمە هەموو لە یەکمان پێمان خۆشە کە سوکاری ئەوانە دڵنیا بن لەمانیان یا لە لەمانیان ئەگەر چی ئێسقانەکانیشیان بدۆزێتەوە بۆیان بێتەوە دڵنیا ئەبنەوەی یەکلایی ئەبنەوە لە ڕووی نەفسیەوە شتێکی باشە هیوادارم حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزی بە پلەی یەک هەڵسن بەو کارە بە تحقیقکردن بە لژنەیەکی دۆخۆڵی عێراق ئێران لەگەڵ ڕێکخراوی خاچی سور و کۆمەلگا نێودەوڵەتەکان ڕێکخراوە جیهانیەکان بۆ لێکۆڵینەوە لەو بێسەرشوێنانە بزان ئایا ماوە یان نەماوە. زۆر سپاس بۆ کاکسەتی لە چەند شەماڵ زۆر سپاس دەکەم. بەڵێ نیگار شەقلاوە دەڵێت
ئەوەندە تاوانیان کردو نازانم کامیان بۆ باسکەین و کامیان بۆ بگێڕینەوە ئێمەش قوربانی دەستی زاڵمی نەروەها ڕێژین ڕەحیم تەنها دەستخۆشی کردووە سپاسی دەکەین نامۆ نەجمەدین دەڵێت پێویستە بە ڕێکوپێکی لێکۆڵینەوە بکرێت بۆ بێ سەرشوێنەکانی جەنگی عێراق ئێران مەریوان عەبدوو دەڵێت جا بێ سەرشوێنەکانی شەڕی ناوخۆیان چارەسەر کردووە تا هی ئێران و عێراق چارەسەر بکەن هەروەها تێبینی ترمان بۆ هاتووە لە بەشێکی تری بەرنامەکەی دەچینە سەریان بڵێ یاد لە هەولێر فەرموو کاگیات زۆر سپاس کاگیات دەستخۆشیە بۆ نام لێرەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی کەناڵەکەتان دەرزیداتەوە لە شقاوەکانی کوردی زۆر سپاس دەکەم کاگیات هیوادارم ئەوقەت پێدا چمێ بکاتم بۆ ئەو مێسەری شوێنانە چکە زۆر منداڵەیە باوکی خۆیانە دیوە زۆر چاوەڕێ غەریبی دەکەن ئێستاکە بەڵێ بەڵێ پێشنیارشمێ بۆ بەنامەکەتان فەرموو هیوادارم کەوەرێک دانێ لەسەر کرێتیپی وەخوا کرێتێتی قڕ بەسەرتو بەڵێ زۆر دەستخۆشیە بۆ نامەکەتان بێتانێتەوە زۆر سپاس زۆر سپاس بۆ کاکیات لە هەولێر بڵێ کاکی ئێمن لە سلێمانی فەرموو کاکی ئێمن کاکە شۆڵم کاتێ باش زۆر سپاس کاکی ئێمن زۆر سپاس وەڵا بەنسبەت لەو بێسەر و شوێنانەی شەڕی عێراق ئێران خۆی عێراق بەڕاستی پێم وایە تاکو ئێستا هیچ شتێکی ئەوتۆی نەکردەوە بۆ ئەو مەسەلەیە ئەوە خۆی لە ئێستا تووشی قەیرانێک بووە عفوان فەجر سەرەوە بەڵام ئەوەی کە بە پەرسیارەتی لە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بەڕاستی سەرۆکایەتی چی هەرێم چه حکومەت ئەوان کەم تەرخەمن لە ئاسی نەک هەر بێسەر و شوێنانی شەڕی عێراق ئێران شەڕی ناوخۆشە ئایا چەند جار داوایان کرد ئەوانەی کە بێسەر و شوێن کراون لە هەرێمی کوردستانە چارەنووسی ئەوانە دیارکەن بەڵام تا ئێستا چ وەڵامێکیان هەبوو بۆ کەسوکاری ئەوانە هەتا بتوانن ئێستا بۆ شەڕی عێراق و ئێران هیچی لێ بکەن چونکە ئەوان ناتوان بەڕاستی بین خۆیان چارەسەرکەن ئەو جاگەنە بچن لە عێراق و سوپاسان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاکشوان لە سلێمانی فەرموو کاکشوان کاکشوان لە سلێمانی بەڵێ کاکشوان سڵاو لەبێ گوێمان لێتە شوانگەرم کاتێ باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش دەستخۆشی و بەرنامە جوان دەریەکەم زۆر سپاس دەکەم وڵای کاک شوانگەن تەوەرەکە تەوەرەکی زۆر جوانە بەس من هیچ پرسیارێکم هیچ قسەیەکم لێ لەسەر تەوەرەکەت بەس سەبارە من کەمەنداوێکین لەسەر ئەمێ کەمەندامانی بەڕێوەبەرایەتی مین قسەکەم کاکشوان ئێمە تقریبا 50-60 کەمەندامی بەڕێوەبەرایەتی مینین هەمومان کەمەندام بووین لە بواری مینا ئیشما کردو بۆ حکوومەتی هەرێم تا ئێستاکەینە حکوومەتیش ئاوڕێکی پێ نەدایرێتەوە بەڕاستی داوا لە حکوومەتی هەرێمەگەین چەند جارێکیانە بۆتان ئەکەین بە پێشمەرگەی سەنگەر وتمان لە لای خۆتانەوە بۆ داچوونێکمان بۆ بکەن مەمنون نەبین بەڕاستی ئێمەش کاکشوان لەم نیشتیمانە لە کوردستانە کەمەندام بووین لە پێناوی حکوومەتی هەرێما بەڕاستی ئێمەش کورتین و لە کوردستانە کەمەندام بووین داواتان لێگەین بۆ داچوونێکمان بکەن کاکشوانە داوا لە حکوومەتەکەین ئاوڕێکمان لێباتەوە بەڵێ زۆر سپاس بۆ کاکشوان لە سلێمانی غازی کوردی دەڵێت بەڕای من حکوومەتێک کە نەتوانێت چارەسەری شەڕی ناوخۆ بکات ناتوانێت قەرەبووی قوربانیانی شەڕی ئێران عێراق بکاتەوە بەڵێ حەما لە حاجیاوە فەرموو کاک حەما کاکشوان ئەو کاتەوە باش زۆر سپاس دەکەم کاک حەما وەڵا کاکە من دەزانم تەوەرەکەت لەسەر بەسەر شوێنکردنی شەڕی ئێران عێراقە بەڵام من لەسەر شەڕی ناوخۆ کوردستان قسە دەکەم بەسەر شوێنانی شەڕی ناوخۆ بەڵێ فەرموو وەڵا کاکە ئەوانە نایانەوێ ئاشکرا بن هەتا حکوومەتەکەیان دەکەوێت لەبەرەوەی لەسەر خۆیان دەکەوێت ئەگەر ئێستا ئاشکرایان بکەن بزانن چیان لێ بەسەر هاتەوە ئەو شتانە بەڵێ هەتا ئەو حکوومەتە نەکەوێت هیچ نایانەوێ ئاشکرا ببێ خەڵک بزانێ بەسەر کاتە حکوومەتەکە و دەزانێ ئەو دەمیچیان لێ بەسەر هاتووە ئیدی هیچم نەماوە خوددا حافظ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاک ڕابەر لە هەولێر فەرموو کاک ڕابەر ئەمێ وارە باش کاکشوان زۆر سپاس دەکەم کاک ڕابەر دەستخۆشی تەوەرەکەت لێ دەکەم سپاس دەکەم خۆی ئەم ئەمە کێشەیەکی دۆلیە لەسەر بەرپرسیارەتی حکوومەتی ناوەندا بەڵام پێویستە حکوومەتی هەرێم فشار بخات سەر حکوومەتی ناوەند بۆ چارەسەری لەم کێشەیە بەڵێ چکە ئەمە کێشەیەکی دۆلیە حکوومەتی بەرتا دەتوانێت داوا بکاتەوە لەوانەشە هامان شێوە ئێرانیش دیلی هەبێ ئێرانیش گیراوی هەبێ بێشە شوێنی هەبێ لە عێراق بەڵێ کاک ڕابەر تێبینیەکمان بۆ هاتووە لەسەر فەیسبوک تکایە ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی کاک ڕابەر ڕامان نووری دەڵێت لایەنی سیاسی نێوان عێراق و ئێران تا ئێستاش باش نییە ئیتر چۆن بتوانن بە دوای دۆسەی بێسەرشوێنەکانە بکەون
تا چەند ئەمە کاریگەری هەبووە لەسەر ئەم دۆسیە پەیوەندی سیاسی نێوان عێراق و ئێران ڕاستە کێشەیەکی زۆر هەیە مەسەڵەن ئێستا ئەم کێشە ئێستا کێشە سەرلەوە متمانە لە ماڵکی شەشە دروست کردووە ڕێی جیاواز دروستووە بەرامبەر بە ئێران ئێستا ئێران دوو تیاری هەیە لە عێراق لایەنێکی هاوپەیمانە لایەنێکی هاودژە ئەوەیە کە کورد نیوەی خۆکردوتە هاوپەیمان نیوەش خۆکردوتە هاودژی بەڵێ بۆیە ینی ڕاستە شێژ ڕاستە بۆچونەش ڕاستە کێشەیەکی زۆر هەیە ئەم لەسەر نەفرێت ئەم لەسەر سنوور بەڵام هیوادارم چارەسەرکەم چکەمانە حەق خۆتیان خاوەنم دیل و وێسەر و شوێنانە ئیدی بەسە چاوەڕوانی تاکەی باش شێوەی بگەم ئەنجامی خۆیان بەڵێ سپاس بۆ کاک ڕابەر بەڵێ کاک سەردار لە سلێمانی فەرموو کاک سەردار کاکەم کاتتان باش زۆر سپاس دەکەم کاک سەردار دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم گەلێک سپاس دەکەم بەڵێ فەرموو نانیشانی بەرنامەکەتان نانیشانێکی جوانە بەڵام ئەمە بۆ حکوومەتێکە بێت کە حکوومەتەکە لە بەرژەوەندی گەلوێت نەک لە بەرژەوەندی حیزبەکەی خوا بێت ئێستاوە تا هەزارەها لۆن چەندها تریلیۆن بێسەروشوێنی بێ کەس نازانێت چی لێکەن و بۆ گوێسێ ئێستا ئەم بێسەروشوێنانە جەنگی عێراق و ئێران کە لە ساڵی هەشتا بێسەروشوێنمەدا ئێستا ئەبێ چاوەڕوانی چی بکەیت لەم حکوومەتە ئێمە بەڵێ دێگە قوربان من ئەوە بەڵێ لاانێت تا 50 ساڵی کەژەوە بێسەروشوێنە هەر بێسەروشوێن من کە سوکاری هەرێ بێت چاوەڕوان بێت ئەمە لە حکوومەتێک ئەبێ حکوومەتێک بۆ ئەم نانشانە بۆ حکوومەتێک ئەبێ حکوومەتەکەەوە چ ناوەندی چه هەرێم ئەبێت لە بەرژەوەندی میلەت بە نەک لە بەرژەوەندی حیزبەکانی خۆیان بەڵێ دێگەی قوربان من چاوەڕوانی هیچ شتێک لەم حکوومەتەی خۆمان ناکەم چونکە ئەم حکوومەتەی خۆمان ئەم مبني شنو مبني على درو مبني على برجاندي خويتي او تابع سروشني شنابي سروشني بين بارتي كديه تاي سنه نازل جتونا دوسيبو ناقصتشون دوسيبو بيسروشنا كاني جنگي عراق ايران كان اترسفاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاک عەباس لە هەولێر فەرموو کاک عەباس بەڵێ کاک عەباس فەرموو سايمني براغي ورسپاس دەکەم وڵات زۆر سپاس دەکەم بۆ تەوەرێت زۆر سپاس دەکەم کاک عەباس بەڵێ بەس ئەو تۆری تۆڵ بژاردەوەی شەڕی عێراقیان هەشت سار لەمەوە بەرە بەڵێ تۆ پێی ناوێم شتانە نوێکەی تۆ بۆ خەڵک تا جێبارکەی نوێکەیتەوە دومین تۆ کەم کاک عەباس تۆ کە مالی چیت لەسەر ئیزاحەکەی خۆت مقابلە پێکرد دەبایە تۆ باسی ئەو مۆزوعی لەگە بکەیت کاک عەباس ئەمە لە ئێستادا نزیکەی 400 کەس فۆرمیان پڕ کردوتەوە بۆ ئەوەی چارەنووسی کە سوکاریان ئەوانەی کە بێسەرشوێنن بزانە ئەو کتا لە وێنەکانە دەبینی سەردانی نووسنگی سلێمانی پەرلەمانی عێراقیان کردووە ئێمە لەبەر ئەمەیە کە ئەم 400 کەسە هەن و ئامارەکان باس لەوە دەکەن کە لەمە زیاترن بە تایبەتی لە ناوچە دابڕاوەکان بۆیە باسی دەکەین ئەگینا هیچ وروژاندنێکی تێدا نییە تەنها ئەوەیە ماوەی هەفتەیەک دیاری کرا بۆ ئەوی ئەمان فۆرمەکانیان پڕکەنەوە ئێمە باس لەوە دەکەین کە چیان بۆ بکرێت لایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیشەوە ئەمە شمولی حکوومەتی هەرێم ناکە لەبەر تۆ مالی چیت 2 ساعت مقابلە کرد بۆ مۆزوع لەگە باز ناکرد نازانم تا چەندە بە پەیوەندی بەو مقابلەی مالیکی و هەیە کە ڕاستە لەوەچی ئەرکێکی حکوومەتی عێراقی بێ بەڵام ئەمان لە ئێستادا سەردانی پەرلەمانتارە کوردەکان دەکەن کاک عەباس تۆ خەڵک هەان دەدەی لە حکوومەتی هەرێم بڕێک ئەو قسەی تۆیە کاک عەباس بڕێک ویزدانتان هەبێ ئێوە بڕێک ئەخلاقیان قسە بکەن بڕێک مەبدەئیان بن بڕێک کوردایەتی بن ئەو خەڵکە بە خەڵک ئەنی ئەو شتانە ئێوەی تۆ ئێوە باسیەکەیت بەس بۆ ئەو خەڵک دنێ بۆ حکوومەتە بدە زۆر سپاس دەکەین ئەوە ڕای خۆتە سپاس بۆ کاک عەباس لەولێر ئێمە هەان دەدەین ئێمە بە ئەخلاقەوە قسە ناکەین ئەو ڕای خۆتە سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سوهراب لە دەربەندی خان فەرموو کاک سوهراب بەڵێ کاک شوێنگیان چۆنی بە قوربان زۆر سپاس کاک سوهراب باشی زۆر سپاس دەکەم وڵی پرسێکی جوانە بڕاستی لەم کاتە یان ئەمە شتێکی باشە بەس بەڵێ ئەبوو ئێوە لەم کاتە پرسی بودجەتان بۆ ڕۆژاندایە دوێنێ باسمان لە بودجە کرد کاک سوهراب تەوەری دوێنێ تایبەت بوو بە بودجەی ئێستای هەرێم بەڵێ بەڵێ وڵی من هەرەوە زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاک محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک محەممەد باشی بەڕێزم سپاس دەکەم بەڵێ
سەبارەت بڵێن بەم جەنگی ئێران و عێراق ئەمە کێشەیەکە بەڵەمە ئینەت نییە تازە بەڕاستە لە هەشتا بەشە ڕوویدا و ئەم کێشەیە تر بڵێن لە بینی عێراق و ئێران ئەم جەنگت بەداخەوە پەیوەندەکەی پشرا لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک ئیبراهیم سمودی دەڵێت حکوومەتی مرکزی بەرپرسە لە بێسەروشوێنەکان داواکارم حکوومەتی هێرێم کار بۆ ئەو بێسەروشوێنە کوردانە بکات کە خەڵکی هەرێمی کوردستانن چونکە تاوەکو ئێستا کە سوکاریان هەر چاوەڕوانی ئازیزانیان. بەڵێ ئەلەندمان لەگەڵدایە لە دهۆکەوە. سڵاو لێ بفەرموو. کاک ئەلەند لە دهۆکەوە. ئەڵۆ بەڵێ کاک ئەلەند. ئەلو چۆنی باشی؟ سپاس کاک ئەلەند. چۆنی باشی؟ سپاس دەکەم. برات دەست خۆشتان لە کەناڵەکان و لە توش دەکەم. سپاس کاک ئەلەند. بەڵێ دیارە پەیوەندەکەی بەداخەوە پشرا. بەڵێ بەرەزان ئەوەی کە گرنگ بوو لەم تەورەیە ئەمە باسی کەین نازانم کاک سوهراب یاخود کاک عەباس لە هەولێرەوە دەڵێت ئێمە خەڵک هان دەدەین و بابەتەکان دەوروژێنین و مەبەستمان ئەوەیە کە وەک خۆیڵە بە ئەخلاقیەوە بە ئەخلاقیانەوەی و ئیشکە نازانم تا چەند پەیوەندی بە تەورەکەەوە هەبوو کە ئێمە باس لەوە دەکەین لە ئێستادا نزیکەی 400 کەس ئەم فۆرمیان پڕ کردوتەوە و بەپێی ئامارەکان کە چەندین ئامارمان لەبەر دەستدایە کە تایبەتن بە ناوچەداڕاندراوەکانی هەرێمی کوردستان زۆر کەس تا ئێستا ئاگای لەم فۆرمەنیەوە پڕیشی نەکردوێتەوە. بەڵام ئەوەی گرنگە لەم تەورەیە لە ئێستادا هەفتەیەک دیاریکراوە بۆ ئەوەی ئەم فۆرمە پڕ بکرێتەوە. ئێمە ئەم تەورەمان ورژانوو بۆ ئەوەی وەکو ئەوە بێت کە چیان بۆ بکرێ ئەم کەسانە بە تایبەتی لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە ئەرکی سەرشانی حکوومەتی عێراقا. بەڵام هەماهەنگی ئەمان لەگەڵ پەرلەمانتارە کوردەکان بووە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی کە سەردانی نووسینگەی پەرلەمانی عێراقیان کردووە لە سلێمانی. بەڵێ عومەر لە حاجیاوە فەرموو کاک عومەر. ئێوە باز بە قوربان. زۆر سپاس کاک عومەر. دەستخۆشییان بەرنامە لە یەکەم. زۆر سپاس دەکەم. بە پێچوانەی ئەو برادەی پێشوە نەبێتە شتێکی ئەم جوابدانەوە شتێک بەڵام من بەڕاستی میدیا ئازادە تۆ چاپێکەوت لەگەڵ لە دووری مالیشیە ئەەکەی تۆ پێویستە بکڕی لە پێویستە لەگەڵ لە دوای دووری مالی هەر کەسێک کاربەدەست بوو لە حکوومەتەکە پێویستە وەکو میدیا بێ مقابلە بکرێت کێشەمان لەوە نییە. کاک عومەر پێشەوەی قسەکان کە ئەو ڕۆژە کەسێک پەیوەندی کرد دەڵێت ئێوە بۆ مقابلەی سەرۆکی حکوومەتی هێرێم ناکەن سەرۆکی هێرێم بۆ مقابلەی ناکەن. ئێمە پێمان خۆش بووە و هەوڵیشمان داوە کە چاپێکەوتن لەگەڵ ئەوان ئاساسکەین بەڵام بەردەست نەبوو بۆ یاگینا ئێمە ئەوە نییە بڵێ ئەمان قسەمان بۆ ناکەن ئێمە دەچین لە خۆمانەوە چاپێکەوتن ساز دەکەین لەگەڵ ئەو کەسێک کە بمانوێت. بەڵام بە خۆتەڵی میدیا ئازادە لەوەی کە چاپێکەوتن لەگەڵ کێ دەکات بەڵام مەبەستەکە ئەوە بێکە تۆ تەنها ڕوونکردنەوە دەدەی لەسەر پەیوەندەکان یاخود ئەو شتانی کە شاراوان و باس نەکراون بۆیە هەتەنها ئەوە یەکینا هیچ مەبەستێکی تر نییە بۆ کەناڵی NRT. بەڵێ فەرموو کاک عومەر. برێ خۆشەویستم ئێستا من وەکو باسم کردبان نەبێتە ڕەدان و یەک بۆ برادرە تۆ میدیایەکە پێویستەکە هەموو خەڵکی جیاواز چۆنەڵێ NRT بێری و ڕاستگۆیمستانیتیە ئەمان خەڵکی جیاوازی شەیەکی لێگرێەوە کێشەمان نییە لەو مەسەلە حەز ناکەین باز دەستەکەین بەڵام ئەمەوێت لەسەر تەوەری بەرنامەکەت ئێمە ئەتوانین ئەمە بەڕاستی ئەوایە زووتر بکرایە بەرحاڵ ئێستا شتێکی باشە ئێمە ئەکرێت لەلایەن لە ڕێگەی کونسوڵخانەی کۆماری ئێرانەوە لە هەولێر ئەو داواکارێت ئەو ناوانە پێشکەش کونسوڵخانەی ئێران بکەین بۆ ئەوەی بە زووترین کاتیشی لەسەر بکات. داوای لێبڕش لێکەم وڵی من بەڕاستی بۆیە حەز نەکە لە دەورەکە لادەم ئەمە من و لەسەرم تەوەرە زۆر گرنگە ینی بەڕاستی ئێستا من پێشمەرگەیەک داوا لە بەڕێز وەزیری پێشمەرگە ئەەکەم بەڕاستی ئێستا هەموو هێزێک نەماوە لە کوردستان کە موچەی زیادە وەرنەگرێت یا مەعاشی باش نەبێت. برای عزیز من وەکو پێشمەرگەی مای 500,000 نافرجون دەبەدە دەوامەکەم بەڕاستی دەبەدە دەوامەکەم. هێزێک وەکو باسم هێزێک نییە لە کوردستانە موچەکەی باش نبێ و زیادەش وەرنەگرێت. لەم ماوەی بیستمان بەڕێز وەزیری پێشمەرگە ئیشێکی زۆر باشی کردووە تەنها لە ئەنجومەنی وەزیران باسی کردووتێتی من ئەم جارە بێت و ئەبێ بە زووترین کات موچەی هێزی پێشمەرگە زیاد بکردی من دەکارە کێشمەوە. ئێمە من وەکو پێشمەرگەیەک دەستخۆشی لە بەڕێز وەزیری پێشمەرگەکەم بۆ ئەو کارەی کردو زۆر سپاس بۆم بەرنامەش. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک سەردار لە هەولێر فەرموو کاک سەردار. ئەلۆ بەڵێ کاک سەردار گوێمان لێتە. ئەو کاتت باش کاکسان باشی سپاس دەکەم فەرموو. ئەکشن تەوەرەکە لەسەر ئەوەی کە لەسەر ئێران و عێراق بێسەرشوێن بووانە. بەڵێ کاک سەردار.
کاک شوان دەستخۆشت لێکم بە بەرنامەکە بڵام هیوادارم تەوەری شەکر ئەوە بکەیتەوە کە ئەوانەی کە لە سیویچ ئاب فەسڵکران پۆلیسەکان پێشمەرگەکان ئاسایشەکان تا ئێستا نەگەڕانە تۆشین خۆیان بۆ کاکە کاک شوان بەڵێ کاک سەدا بەڵێ گوێمان لێتە بەڵێ کاک شوان هیوادارم تەوەرەکەت زۆر زۆر جوانە ئەمڕۆ لەبەرەوەی ئەو عائیلە و خزم و کەس و کار و خێزانەکانیان تا ئێستا لە کاوەڕوانگرن بەڵێ بەڵام هەندێکیان هەر مردن لە خەفەتەن ئەوان هیچ من ناولێرەوە تەلەفۆنەکەم کاک شوان هیوادارم لەسەر ئەو کەسانەی کە سزادراوی سیاسینە لە سیویچ ئاب ئەو تەوەرەش لەبیر مەکەن کاک شوان توخوا تەلەڤیزیۆنەکەی ئێوە بەڕاستی جێگاکە کردوتە ناوبەری هەموو خەڵکی هەولێر خاسەن هەولێرە لە من بەڵێ وەسپاسەکەم دەستخۆش لێکم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ کاک عەباس لە سلێمانی فەرموو کاک عەباس کاک عەباس لە سلێمانی بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک محەممەد هەنادنی دەڵێت دەستخۆشی ئەم بەرنامەیەت لێ دەکەم بەڕاستی کەناڵەکەتان جێگەی خۆی کردووە لە دڵی هەموو کەس بەڕاستی تەوەرەکە جوانە زۆر سپاسی دەکەین دەڵێت سەبارەت بە بێسەرشێنانی شەڕی نێوان عێراق و ئێران بەڕای من هێشتا کە کێشەی نێوان عێراق و ئێران چارەسەر نەکراوە ئیتر چۆن بتوانن بە دوای ڕۆڵەی دایکی جەکسوتاو بکەون چاوەڕی هیچ لەم حکوومەتە ناکرێ دەڵێت حکوومەت بەرپرسە لە بێسەرشێنبوونیان وچانێک و دێنە وڵاتان بەڕێزان بەڵە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین فاتیمە خان لە سلێمانی فەرموو فاتیمە خان فاتیمە خان لە سلێمانی ئەلو کاک شوانگیان چۆنی زۆر سپاس فاتیمە خان ڕێز سپاسمەیە بۆ ئۆرگماندووبوونەی هەموو دانەی چێژن زۆر سپاس هاوڵاتیانە تحملێکی باشتان هەیە زۆر سپاس دەکەین بەنسبەت بێسەرشوێنی جەنگی عێراق و ئێران باشە خۆ ئەگەر حکوومەتی عێراقیش بەرپرس بێ لەم جەنگی عێراق و ئێرانە خۆ حکوومەتی بەعەز نەماوە حکوومەتی عێراقیە ئیتر هیچ کێشەیەک نابێت بمێنێ لە بینی هەردوو حکوومەتی عێراق و ئێرانە بەڕاستیەکەی لەلایەکەوە خەڵکیش ئەو رووسێنن کەوا هەیە کوڕی دیارنیە هەیە برای دیارنیە هەیە مێردی دیارنیە بەڕاستیەکەی خەڵک ئەو روژیە هاوارەکە بۆ تا ئێستا دیارن کەس و کاریان ئەگەر سزن بەندیخانەی ئێران ما بێتیان ئەوانی کە بێسەر و شوێنن لەوێ کەواتە حکوومەتی ئێران بەرپرسە لەوەی کەوا ئەو ئەوانی کەوا دەستگیرکراون بیانێرێتەوە بۆ عێراق ئەوەی لە عێراقا هەبێ حکوومەتی عێراق بەرپرسە لەوەی کە بینێرێتەوە بەڵام ئەوەی کە مەفقود بێ دیار نەبێ بێسەر و شوێنە ترەوە وەکو ئەنفالێک وایە دیار نییە ئیتر بە گۆڕە کۆمەڵەکان بێ بە هەر شێوەیەک بێ دەرئەکەون بەڕاستیەکەی لێرە بەداخەوە بۆ حکوومەتی ئێران کە ئەگەر هەرچێکی لەلا بێ هاوڵە ئەم بەشی زیندوانی عێراق بە کاترین شوێن بینێرێتەوە بۆ عێراق لەبەرەوەی خەڵک تاکەی لە هەشتاهەشتەوە چاوەڕێی بێسەر و شوێن بکەن من کوڕێکی پورم لە هەشتاکانە دیار نییە نەک لە هەشتاهەشتا ئیتر ئایا ڕووکەمە کوێ ڕووکەنی کوێ بۆ ئەم کوڕەکە دیارێت تا ئێستا ئیتر هیوادارم هاوڵاتیان تێ بگەن لە بەرنامەکەی ئێوەش زۆر سپاس بۆ فاتیمە خانی مێز ئاش نابین تەنها ئەوەیە خەڵک وا تێدەگایمە تەنها ڕەخ نەدەگرین لە حکوومەت بەڵکو ئێمە لەم بەرنامەیە ویستمان ئەو بخێنە ڕووکە ئەم کەسانی لە ئێستادا ئەم فۆرما پڕەکەنەوە هەمانگیە لەگەڵ پەرلەمانتارە کوردەکانە و حکوومەتی هەرێم دەتوانێت تەنسیقی بکە هەمانگیە بکە لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئەوەی چارنووسی ئەو کەسانە دیاری بکرێ بڵێ کاک بەختیار لە هەولێر فەرموو کاک بەختیار زۆر سپاس کاک بەختیار بەڕێزی سەبارەت بە تەوەرەکە دەمەوێت قسە بکەم بەڕاستی وەکو بەرپرسانی حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی هەرێم بەڕاستی هیچ کات لە خەمی وڵاتەکە و ملەتەکە و نەتەوەکەیان نینە من لەبەوە تەلەفۆنم کرد بەردێ ئێستا چەند پەیوەندێک پێش ئێستا نەفەرێک تەلەفۆنی کرد باسی ئەخلاق و شتیوای کرد بەڵام من لێرە دڵنیایەکەمەوە کە بە مەسەلە کوردی ئەوە بەرخێکی تێشیری بەجابی کەس نینەوە کاک بەختیار شتەکان شارەتی نووری ماڵێکی دەسا بەڵێ کاک بەختیار ڕای خۆیەتی چۆن سەیری کەناڵەکە دەکات چۆنی دەبینێت ئەوە ڕای خۆیەتی لەسەر تەوەرەکە لەسەر قسەکەی و بەڵام سەرۆکی هەرێم وەکو بارزانی بۆچی ناچیبوو لە بەغاڵ کێشەکان چارەسەر بکە بەڵام لە هەرێم دانیشتوە تەنها قسەی زل و کاک بەختیار سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارم بۆ شێوەی قسەنەکە ئێستا دەبێتە وەڵامدانەوە و کەسی تر
بە پێشاوانەوە قسە دەکات ئێمە نامانوێت مەبەستمانەوە نییە هێرش بکەینە سەر هیچ لایەن و هیچ کەسێک تەنانەت حکوومەتی هێرێمیش ئێمە تەنها باس لە تەورێک دەکەین کە ئێستادا شارنووسی کەسانێکە کە سوکاریان چاوەڕوانیان بەڕێزان بڵێ سەفین لە سلێمانی فەرموو سڵاو لێبێ کاکەگەم باشیت زۆر سپاس کاک سەفین باشی حاڵت زۆر سپاس دەکەم کاکە هیچ پێویست نییە تۆ مالکی بهێنێتە بە کەناڵێکی کوردی ئەمەیەک بەڵێ ڕای خۆتە دووەم ئێمە هەزار مەسئولی کوردیمان هەیە باسی مشکلی خۆمان بکەین دویتەوە ناکە ئێمە هاتوون لە کەناڵی کوردیوانش قسەیان کردووە کاک سەفین ئەزانم براکەم ئەزانم تێکم لە تۆ بەڵام هیچ پێویست ناکە لەبەرەوە مالکی ئەوە خێریکە 4 ساڵە بێ لە حکوومەتی عێراق هیچ نەکرد هیچ نەکردو بۆ کورد تر چاوەڕێ مالکی چی بکەیت بەڵێ هەراوە ناڵم سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک سەفین سلێمانی بڵێ کاک محەممەد ئەسی سادق فەرموو کاک محەممەد کاکی جانم کاکی باش زۆر سپاس کاک محەممەد من کاکی جان بەڵێ زەمەیە دەربارەی ئەوانەی شەڕ ئێران عێراق خەڵقی نەک دەربارەی ئەوانەی شەڕی ناو خۆیاسی چی حەج من لا مفقودة كيف أثريني أما خلاص إن عارف يعني أثرك ما مدروس كاك محمد زور صفاق يعني تقريبا هو شيء يخشى على ما إيجابية مفقودة شاوراني دخل صاحب بيته ولا جاي أثرك زور من كاربين هل كان يشارفنا أو خاص كثير في كل ما باتي بلى لكن صفاق كانت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ بەرەزان هەندێک کەس ڕەخن لەوە دەگرن کە کەناڵی NRT بۆ ئەم بەرنامەی کردو بۆ ئەوەی نەکردو ئێوە ئازادن لەوەی چۆن سەیری بەرنامەکان دەکەنەوە چۆن قسەی لەسەر دەکەن بەڵام هیوادارە موشێنە شیاو بەکار نێنین بەرامبەر بە نەک هەر کەناڵەکە بەرامبەر بە هیچ کەسێک ئێمە ڕێگەمان داوە ئێوە ڕەخنە لە کەناڵەکە بگرن بەڵام با هێرش نەکەنێ سەر یەکتر بۆ ئەوەی بتوانین بابەتیانەوە بە ئازادانە ئێوە بە شێوەیەکی جوان بە زمانێکی جوان قسە لەسەر بابەتەکان بکەین بەڵێ ئەیوب لە سلێمانی فەرموو کاک ئەیوب کاکەم کاس باش زۆر سپاس کاک ئەیوب زەحمەت نەبێ دەربارەی ئەم دەسروشەکانی هەرێ ینی عێراق هەرێمی کوردستانەوەمانە بەڵێ ینی هێشتا ئێمە دەسروشێنەکانی ناوخۆی کوردستانمان دیار ئێستا تۆ باسی عێراقەکەی ینی ئێستا ئێمە چەندەها دەسروشێنمان هەیە لە بینی دو حیزبێکی دەسەڵاتە ئێستا ئێمە چ باسی ئێران بکەین ئێمە کە نەتوانین ئەمە بدۆتینەوە نتوانین بدۆتینەوە وایم وانیە یعنی ئەبێ ئێمە جارێکە باسی ئەوەش بکەین یعنی ئێمە باسی شتی وایە کە زۆر زۆر گەورەتی باسی شتی بچووکە ناتوانین بکەین ئەم جارەش ئەگەر ئێمە ئەگەر ئیجازە بێ شتێک بڵێم ئەگەر ئێمە بمانێ ڕەخنە بگرین لە دەسەڵات یان ڕەخنە بگرین لە حکوومەت ئەگەر ناوی کەسێکیش نەبەی ئەڵەن تۆ چۆن هەر لە خۆ باسی شتێکەکە یان چ بەڵگەیەکە پێن کام فڵان کەس ئەو دزی کرد یان کام فڵان کەس ئەو گەندەڵی کرد ئەبێ تۆ ناوی کەسەکە بەنی بەس ئێوە لەبەر بەرنامەکەی خۆتان ڕاستە ئێوەش بشارتان لەسەرە ئەڵێ نابێ باس بکرێت بەسمانەوە نییە کاک ئەیوب زۆر جا پەیوەندی کراوتراوە وەزارەتی فڵان گەندەڵە ئەمە وایە ئەمە وایە ئێمە تەنانەت هەندێک جار ڕێگەمانداوە کە ئاوا قسە بکرێت بەڵام تۆ ناوی بەرپرسێکی هێنی دەڵێ ئەمە گەندەڵە بۆ ئەوەی نەبێتە تەشیر بەو کەسا چکە ئەو کەسا دواتر دەڵێت بەڵگەت چیە لەسەر ئەوە مەبەستمانەوە بووە بەڵام هەندێک جار ناوی کەسێک دەهێنن بە قسەی ناشرینشی پێ دەڵێن ئێمە هەندێک جار لەبەرەوەی فلتر نەبووە بۆ پەیوەندیەکان نەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێت خەڵکی شوا تێ نەگەیشتووە ئێسان یعنی ئێمەش خۆمان نامی قسەی ناشرین و نازۆر بەس وەڵڵا ئێمە خۆمان لە وڵاتێکین خوا ئاگای لێیە یعنی ئەگەر گەمزین وڵات و دواکەتین وڵات لە دنیای ئێمە ئەمانش ناڵێمە پێشکەین هیواداری وان نەبێت کاکە و قسەکانمان ئەوان گشتیش نەبێت دواکەوتنی ئێمە بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ کاک ئەیوب لە سلێمانی زۆر جار بە هەڵە خەڵک تێگەیشتووە لە بەرنامەکان وە بەتابەتی بەرنامەیەکی خەڵکە لەبەر ئەوەی فلتەرمان نیە بۆ پەیوەندیەکان کەسێک پەیوەندی کردووە ڕەخنەی گرتووە هەندێک جار وشەی ناشرین بەکارهێناوە ئێمە نەمانتوانێت کۆنتڕۆڵی کەن بەڵام تەنها ئەومان وتووە کە ئێمە پەیامی ئێمە لەم بەرنامەیە گەیاندنی ڕای ئێوەیە لەسەر کێشەکان لەسەر بابەتەکان مەبەستمان لەبۆ لەوەی کە لایەنێک زەقین و بەتوندی قسەی لەسەرکەین تەنها ئەوەیە کە هەندێک کەس پەیوەندیان کردووە بۆ شێوەیە قسەیان کردووە هیوادارم ئەو هەڵە تێگەیشتنە نەمێنێت لە نێوان ئێوە بەرنامەکەی ئێمەیە بەڵێ سەمەد لە سلێمانی فەرموو کاک سەمەد زۆر سپاس کاک سەمەد دەستخۆشی لە تەوەرەکە دەکەم ڕاستی تەوەرەکە لە هەڵبژاردن زۆر لە جێگای خۆیەتی و بۆ چەند جارێک کە قسەی لەسەر کرایە دووهەم داوا لەو خوشکبراناکەم کە پەیوەندیەکە لە ڕەوکی مۆزوعەکە لا نێن چونکە سوود لە یەکتی وەرناگرین
بەنسبەتی ئەو نێسەر شوێنانەیان بڵێ ئەو ئەسیرانە بەڕاستی من نمونەیەکە هێنمەوانێ لە حەدی شەڕی کوێ تا بڵێن ئوم المعاری عاصمە سەحرا ئەمریکا 100,000 جندی عێراقی گرت بە دیوە حەرز جمهوریەوە بە ئامرلیوەوە هەتا پێ لەسەر جوندیە با بڵێن لە خلالی چەند ڕۆژێکە هەمووی بە سەلامەتی تەسلیمی حکوومەتی عێراقی کردەوە بەبێ ئەوەی یەکێک دە کەس لای خۆی هەمە تەوانی بڵێ ئەمە ڕقەمێکەوە من ڕقەم ئاخیرە ئەمە کافرەکە با بڵێ من پێڵی کافر بەڵام ئافرن دەوڵەتێکی ئیسلامی کە خۆی بە جمهوری ئیسلامی زانی و بە پێشەوەی ئیسلامە زانێ لە شەرقی ئەوسەدا باشە ئەسیرێک یان لەسەر شوێنێک چیە وەستی ساڵە جواب نێتەوانیان تەسلیمی دایک و باوکەکەی نەکەیتەوانێ ئەو جگەرگۆشەی لە سیزنای ڕوزێنی من چەند برادرم هەیە ئەسیر بوون هاتوونەتەوانێت تووشیە نوع نەخۆشی بوون خزم خۆمی کرد باشە ئەمە ئینسانیەتە ئەوە بەشەریەتە ئەمە خوا وا فەرمێ قورئان وا فەرمێ مەذهبی سنە و شیعە وا فەرمێ 30 ساڵ ئەسیرێک لەسەر شوێنێک جوابی وڵاتەکە نەیتەوانەکە بە شەرتێکی ئەویش ئیسلام بووە خۆ جوولەکە نەبوو بیگرێ ئەگەر جوولەکەش لە مافی خۆیەتی حڕێتی بدرێتەوە ئازاد کرێ داواکەم لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتان ئەو کە حکومەت لە جمهوری ئیسلامی ئێران نەبێ بەناو بە جوودی ئیسلامی ئێران بەڕاستی بێ بە جوودی ئیسلامی ئێران جوابیان باتەوانی و ئەسیرە بەسەر شوێنەکانیان هەموو تەسلیم کاتەوانی و دەستخۆشی لە تەوەرەکەتانەکەم زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک سەمەد لە سلێمانی. بەڵێ وشیار لە هەریر فەرموو کاک وشیار. کاک وشیار بەڵێ مەرحەبا برۆ. مەرحەبا کاک وشیار. باشی بەڕێز. زۆر سپاس دەکەم. فەرموو. تەوەرەکە لەسەر چی بوو؟ کاک وشیار تەوەرەکە تایبەتە بە بێسەروشوێنەکانی شەڕی عێراق ئێران. بەڵێ برە باشە برە وڵات خۆی تەوەرەکی جوانە ڕێز هەیە بەڕێزن بەس یعنی ئەمە خەڵکێکی زۆری دووەکەوتی و پاشەکەوتینە خەڵکێکە تەوەرەکە نا کاک وشیار با بەو شێوەی قسە نەکەین کەسمان دواکەوتونین کەسمان دواکەوتونین کاک وشیار با بەو شێوەی قسە نەکەین و حکم گەین بەسەرەوەی کە ئێمە دواکەوتین هیچم نەگو کاکشمان تەماشەکە خەڵکێکە لە مستەقەب ینی باسی هەرێمی و ئەوە قەیناکە کەس دواکەوتونیە کاک وشیار کەس دواکەوتونیە قەینا خۆی ئەمن باسی کەسم نەکردووە بەڵێ بەڵێ ئەمە نەخۆت تێ بگەین ئەمە ئاقەلبین باسی شەڕی ناوخۆ شەڕی ناوخۆ لە چێندەری بووە شەڕی عێراق و ئیران لە چێندەری بووە منزۆرەکەم لە ساوتشتە بووە. بەڵێ بەڕێزی کاکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ خەندا لە کەرکووک سڵاو لێ بێ فەرموو. سڵاو لێ بێ کاکە. زۆر سپاس خەندەکەم. زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم بەخۆشیێن تەریەکەم. زۆر سپاس دەکەم خەندەخان. سپاس دەکەم بەڕێزم. سەبارەت بۆ ئەو ئەلۆ بەڵێ خەندەخان گوێمان لێتە. سەبارەت بۆ بێسەروشوێنێ لە ئەبوا ڕوبەڕووی مالوچی بکرایەتەوە کە کاتێ میوان بوو لە کەناڵەکەتان. بەڕاستی ئێمە ئەبێ هیچ لایەنێک سەبارەت بۆ بێسەروشوێنانە تاوابار نەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پەیوەندیەکی بۆ ڕووداوانەوە نییە. بەڕاستی ئەو کاتەی کە ئەو شەڕی ئێران و عێراق کرا حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش وەکو یعنی وەکو هاوڵاتیان لەو بارودۆخەیە بوو. بەڵێ خەندەخان ئێمە ئەگەر زیاتر تێبگەین لە تەورەکەەوە لە بەرنامەکە ئێمە بەسمانەوە نییە کە خەتای کیە ئەمە وتمانە بەرپرسیارەتی حکوومەتەکانی عێراق و هەرێم دیارە ئەرکێکی حکوومەتی هەرێمەوە بەتابەتی و بە پلەی یەک ئەرکی حکوومەتی عێراقە بەڵام ئێمە لەم تەورەیە باس لەوە دەکەین کە ئەم کەسانە چیان بۆ بکرێت لەبەر ئەوەی هەندێک لە پەرلەمانتارەکان باسییان لەوە کرد بوو کە ئەوان ئاگادار نەبوون کە پرسێکی ئاوا تا ئێستا ماوە لە ناو خەڵکدا بۆیە ڕاگەاندەکانیش بەو شێوە باسییان نەکردو بەڵام لە ئێستادا ئەمە زیندوو کراوەتەوە خەڵک ئەوەی دەبینی لە وێنەکانە سەردانی نووسنگی پەرلەمانی عێراقیان کرد لە سلێمانی. ئێمە مەبەستمان ئەوەی لە بەرنامەکە چیان بۆ بکرێت چی بکرێت بۆ ئەم پرسە گرنگە کە چەندین ساڵە کۆتایی هاتۆ بەڵام تا ئێستا ئەم کەسانە چاڕوانی کەسوکارەکانیان. بەڵێ کاکە شوان بەڕاستی هەموو شتێکیان بۆ بکرێت
لەلایەن حکوومەتەوە ئێشتان کەمە بەڵام دەسەڵاتەکە ئاوایە کە تۆ ئێستا ئەبێ داوا ئەو کەسانە داوا لە حکوومەتی عێراق بکەن یعنی هەموو شتێک لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی حکوومەتی عێراقیشەوە هەموو شتێک بۆ ئەو کەسانە بکرێت ببەشە لەبەرەوەی ئەو کەسانە کەسی ڕۆڵەی وڵاتن ئەبێ وڵات هەموو شتێکیان بۆ بکات ئەوانەش بەهینی خۆیان نەبوونە. سپاس بۆ خەندەخان لە کەرکووک بەڵە دایکی ڕێباز لە سلێمانی. زۆر سپاس دایکی ڕێباز. سپاس دەکەم. ئەڵێم کاکە سەمیلات تەوەرەکەتان تەوەرێکی زۆر زۆر جوانە. زۆر سپاس دەکەم. زۆر باشە ئەو تەوەرەتان. سپاس دەکەم. لەبەر ئەوە من بەنسبەت منەکەی و تەوەرەتان هەڵبژاردوت بەلای منەوە تەوەرەکە تەوەرێکی زۆر جوانە. لەبەرەوە بیری ئەو کەسانتان کردوێتەوە کە لە شەڕی ئێران و عێراقە ماوەی 30 ساڵێکە ئەوانە کە بێسەر و شوێنە. من ئەزانم کە یەکێکیان لەوانە کوڕێکی خاڵی پیاوەکەی منە لە 87ەوە هەتا ئێستا بێسەر و شوێنە. هەتا ئێستا هیچ شتێکیان بۆ نەکراوە کەعنی مەعاشێکان هەیە ئەو مەعاشی حکوومەتە هەر کە بۆیان کراوە. بەڵام هەرقە ئاوڕێکیانی بە ئایا حکوومەتی عێراق بە ئایا حکوومەتی هەرێم بێ ئەستەمبیلە تەوەرەکەتان تەوەرێکی زۆر جوانە و بیری خەڵکان خستۆتوانێ زۆر جوانە دەستان خۆش بێ و پێشەوە بڕۆ ئەو بەرنامەیەتە بەرنامەکەتان زۆر جوانە دەستان خۆش بێت. بەڵام هیوادارم بە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بێ بۆ ئەو خەڵکە بکەن تا ئەو خەڵکە زۆر گوناحە بەڕاستەکەی تاکی لە چاوەڕێیا بن. زۆر گوناحن ئێستاوەی کە من ئەزانم ساحیبی حەو مناڵم هەتا ئێستا نەتعزەیەک نە شتێک نە چاوەڕوانێک زۆر ناخۆشە هەتا ئێوارە هەواڵی یەک شتی نییە. زۆر سپاس بۆ دایکی ڕێباز لە سلێمانی بەڵام مامۆستا هێمن لە پیرمان. زۆر سپاس مامۆستا. زۆر سپاسان دەکەین بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ خۆش. یەک تێبینیمان هەیە. بەڵێ فەرموو. ئەویش ئەوەیەکەوە ئەو فۆرمە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی پڕ دەکرێتەوە. بەڵێ. داوا دەکەین کەوا پەرلەمانکارانی هەولێریش بە حەقەت ئەوانیش خلسن بە ئەوەی کەوا چونکەی لە سنووری شاری هەولێریش بە دەوروبەری تا حاجۆمەران خەڵکێکی یەکجار زۆر هەیە لەو کەسانی کەوا بێسەر و شوێنن. داواکانی لە پەرلەمانکارانی کوردستان ئەوانیش هەڵسن بەم شێوەیە شاری سلێمانی. زۆر سپاس بۆ کاک هێمن یاخود مامۆستا هێمن لە پیرمامەوە. بەڵێ بەرەزان زۆرینەی پەیوەندەکان باس لەو دەکەن کە ئەرکی حکوومەتی عێراقیە و حکوومەتی هەرێمی کوردستانیش کە شارنووسی ئەو کەسانە دیاری بکەن و دەریخەن بۆ کەسوکارەکانیان بە هەمانگی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و دیارە تێبینەکەی مامۆستا هێمن جوان بوو کە باس لەو دەکات کە تەنها فۆرمەکان لە سنووری پارێزگای سلێمانی دەردەکرێن و داوای کردووە کە سنووری پارێزگای هەولێریش بگرێتەوە بەڵام ئێمە بە پێی زانێرەکان ژمارێکی زۆر لە کەسوکاری بێسەرشوێنەکانی جەنگی عێراق ئێران لە ناچە دابڕێنراوەکانی سەر بە هەرێمی کوردستان یاخود ناچە دابڕێنراوەکان دەتوانین وا بڵین کە ئەوانیش لە ئێستادا گلەی و گازندەیان هەیە لەوەی ژمارێکی زۆر لە کەسوکارەکانیان بێسەرشوێنن لەو جەنگەدا و داواکارن کە حکوومەتی هەرێمی یاخود حکوومەتی عێراق شتێکیان بۆ بکات. بەڕێزان سپێنی هاوکارم هەکار نێلی لەگەڵتان دەبێت لە تۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵکە شاد و بەختەوەربن.